الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب آمين. السلام عليكم ورحمة الله وبركاته. يستحفتي يكمي 2011 بپشتیوانی خواهی پروردگار لەگەڵ یەکەمین ئاڵقەی ئاڕاستەی کۆمەڵکاری کە بە ئومێدی خی پەروەردگار بەتەمام هەموو هەفتەیەک تۆماری بکەم وەکو ئاڕاستەکردنی ئەو بەڕێزانەی کە گوێمان لێ ئەگرن و هەستەکەن کە ئاڕاستەکردنی ئێمە بۆ کاری بانگەوازی لای ئەوان و کۆمەڵکاری لای ئەوان گۆڕانکاری لای ئەوان لە کوردستان بەسوود دەبێت. گۆڕانکاری بە نەزەری ئێمە پێویستی بە کۆمەڵکاریەکی باشە. کۆمەڵکاری باشیش پێویستە سێ پێکهاتەی سەرەکی هەبێت کە ئەبن بە ڕوکن بووی. ڕوکنی یەکەمی کۆمەڵکاری لە دیدی ئێمەوە بریتە لە دید و ڕێ. ڕوکنی دووهەمی کۆمەڵکاری بە هێز و پتە و بریتە لە کۆمەڵکاران. ڕوکنی سێهەم بریتە لە بزاوت. دید و ڕێ مەبەستمان لە دید ئەو تەسەوراتە فیکریانەیە کە زەمینەیەکی فکری دروست کردو بۆ ئەوەی ئەو خەڵکەی لەسەر کۆ ببنەوە و لە ڕوانگەی ئەو دیدە فکریەوە بڕوان نەگۆڕانکاریەکان ئەو کۆمەڵی کە هەڵیان گرتووە. ئەم دید و ڕێیە بە مختصەری ئەبێ بە ئەو ئایدۆلۆژیایی کە ئەم کۆمەڵە مسڵمانە وەکو مەنهەج گرتوویانەتە بەر و هەڵوێستەکانیان لەسەر بینا کردووە لە ڕوانگەی ئەوە ڕوانیویانەتە خەڵکی و پۆلێنیان کردوون هەتاوەکو ببێ بە کرۆکێک کە هەموو ئەوانی تر لە دەوروبەری کۆبنەوە. دید و ڕێ ئەبێ دوای بینەوە سەری هەرێکێک لەمانەش ئەبێتەوە بە کۆمەڵێک زنجیرە دەرسی تر ناوی ئەنەمە ئاڕاستی فکری. ئەمەی ئێستا ئاڕاستی کۆمەڵکاریە کە لەسەر کۆمەڵکارانەکە ئەدوێم ئەمەش پێکهاتەی دووەمەکەیەتی. بزاوتیش مەبەستم واتە پێکهاتەی سێهەم مەبەستم لە هەبوونی استراتیژیەتێکی دوورمەدا دیاریکردنی ئامانجی ئێمە کە دارالئیسلامە و هەروەها بە قۆناغکردنی ئەو استراتیژیەتە دوورە بە 5 قۆناغ: قۆناغی خۆناسین، قۆناغی ڕێناسین، قۆناغی شایەتیدان، قۆناغی ئامادەسازی، قۆناغی تەمکین بە پشتیوانی خۆی کرد. لە قۆناغی خۆناسینە کە کاتی تر دێمەوە سەری باسی یەکەمەوە ئەمە استراتیژی دیاریکردنە، قۆناغەکان دیاریەکەی هەڵوێستەکانیش بە هەمان شێوە بۆ هەموو ئەو کەسانەی کە شوێن کەوتەی ئەم ڕەوتە ئەبن، ئەو کەسانی کە پێیان وایە من ئەتوانم ڕێبەریان بکەم پێویستە بیگرنە بەر بۆی هەمومان وەکو یەک هەنگاو هەڵێنینەوە. ئەو کەسەی کە لە بەریتانیا پەروەردە بێ، ئەوەی لە نەرویج پەروەردە بێ، ئەوەی لە سەرپێڵی زەهاوە، ئەوەی لە کەرکووکە، ئەوەی لە هەولێرە، فەرق ناکە هەمووی وەکو یەک ئەم ئاڕاستەیە وەرەگرێتەوە. تەشکیلات وەکە ئەو دروستەکە، هەڵوێست وەکە ئەو دروستەکە، دید و تێڕوانینەکانی وەکو ئەوە بێتەوە، بۆچوونەکان و پێناسەکان وەکو ئەو وەرەگرێ. ئەنجا کۆمەڵکاریەکەشی بە هەمان شێوە تەشکیلەکات. کۆمەڵکاری ئەویشیان سێ ڕوکنی هەیە کەوا بوو ڕوکنێک دید و ڕێیە. ڕوکنێکی تر لەم سەر بزاوتە، لە نێوانیانە کۆمەڵکاران هەن. ئەم کۆمەڵکارانە سێ بەشە: یەکەمیان ڕێبەرە، دووهەمیان نخبەیە، سێهەم جەماوەرەکە. ڕێبەر هەر یەک کەسە کە منافەسە بوو لە نێوانی دوو ڕێبەرە، بە تەکید هەر نخبەکە و جەماوەرەکە ئەکاتەوە بە دوو باڵ، ئەیکا بە ململانەیەکی ناوخۆ و حتممە نەبێ بە سڵاعێکی گەورەتر و هەتایەکی چەنەویتریان پاڵ پێوان. ئەگەر تەقنین کرابوو واتە بەپێی دەستورێک ئەم ململانەیە، ئەم جیاوازیە، ئەم شەڕەپاڵە، شەڕە باڵە تەقنین کرابوو لە ناو حیزبەکەیە، ئەبێ بە منافەسەیەکی شەریف و هەرێکە لە حاسی خۆی دێتە سەر و خەڵکانێک کە هەڵبژێراون و نخبەن لە کۆنگرەیە سەوتە دەن بۆ هەر یەکێک لەوان کە ئەچێتە سەر. ئەویترە بێتەوە بە ڕاوێژکاری، ئەویتر نابێتەوە بە بەرهەڵستکاری هەر لە ناو خودی حیزبەکەی. ئێمە ئەو دید و تەسەوراتانەمان ئێستا لەلانی یەک ڕێبەرە، لەم ڕێبەرەوە هەڵوێستەکان دەرەچێ. ئەو کەسەی کە هەروەکو کۆمەڵکارانە پێویستی بەوە هەیە ئەم ڕێبەرە بۆ خۆی ئەبێ بە ڕەمزێک، ئەبێ بە چرایەک، جەماوەرێک لەمە کۆبوت. ئێمە ئێستا هیچ گومانی تیانە کە ئەم ڕێبەرە خەڵکێک لە کۆن و نوێیا لێ کۆبوت. کە ئەڵێم کۆن مەبەستم
ئەو جیلە کۆنێ کە یەکترمانتیا ناسیوە و هەڵوێستمانتیا گۆڕیوەتەوە و یەکتریمانتیا دیوە و بیرروباڕەکان و بۆچوونەکانمان ئاڵوگۆڕ کردووە. مەبەستیشم لەنەوەی نوێ ئەوانن کە ئێمە منیان نەبینیوە، بۆ نمونە لەگەڵمان ڕەفتاریان نەکردو، هەڵسوکەوتیان نەکردووە، لە دوورەوە بە دەرسەکان پەروەردەبوون، لە دوورەوە سەرسام بوون بە کەسایەتی کرێکار و ئەیانەوێ لە نزیکەوە بیبینن یا شۆنکەوتەی بن یا ئاڕاکانی وەربگرن بۆ چوونەکان بۆی بیکەنە ڕێبازێکی کارکردن. ئەم شوێن کەوتوانە ئەمانە کە نوخبەن، نوخبەی کۆن و نوخبەی نوێ، جەماوەری کۆن و جەماوەری نوێ، ئەمانە لە نوخبەکە لە ئەمیرەکە کۆبوونەت و ئەم ئەمیرە، ئەم ڕێبەرە سمبولێکە بەو دید و تەسەوراتانەی کە هەیەی تەرحی کردو، بەو هەڵوێستە شەرعیانەی کە نواندوێتی، بەو تاریخەی کە هەی بووە لە ناو ئەقلی باڵتنی دەستە جەمعی نوخبەکە و دەستە جەمعی جەماوەرەکەیە ئەمە چەسپاوە کە ئەم پیاوە شیاوی ئەوەیە سمبولی ئەم ڕەوتە بێ بجوڵێن بە دەوریە، ئاراستەکانی وەربگرین و هەڵوێستەکان دروستکەین لەسەر ئەساسی ئەوە. لەبەرەوە ئەمانە هاتوون، ئەم ڕێبەرە هەیە لێرە نوخبەیەکیش هەیە کە منهەجەکە تێگەیشتووە، ئەم نوخبەیە لە نێوانی ڕێبەرەکە و جەماوەرەکە هەیە. ئەم نوخبە کە کۆمەڵە ڕۆشنبیرن، دید و منهەجەکەیان وەرگرتووە، ڕێبازەکەیان وەرگرتووە، قسەکانی ڕێبەرەکەیان وەرگرتو و کردویانە بە کارێکی تەنزیمی لە ناو جەماوەرەکە بۆی وزەی ئەوان بەگەڕخەنەوە لەبەر ئاڕاستەی ئەمیرەکەیە. جەماوەرەکەش لەولاوە زیاتر ئەبن. ئێمە ئێستا ئەمیر و جەماوەرەکەمان زۆرە، پێویستیمان بەو نوخبەیە هەیە کە پێویستە پەروەردە بێت. کەوا بووم دید و ڕێ ئەبێ بینووسینەوە، ئەو کاری من نییە بەتەنیا، منیژە نووسمەوە کە ئێمە چین، دید و تەسەوراتی فکریمان چیەوە و بەرنامەی سیاسیمان چۆنە. لە کۆنەکان و نوێیەکان تۆش دەتوانی بینووسیتەوە، بەڵام ناتوانی لێم ببی بە چۆخە فەرزیکەی لەسەر. منەمێت تۆ ئەقلی خۆت، تەسەوری خۆت بخەیتە سەر کاغەز و دید و بۆچوونەکانی خۆت و هەروەها نەسیحەتەکانی خۆت، بەڵام ملزەمم نەکەی پێیەوە کە جارە هێشتا هیچ شتێک لە نێوانمانە نییە. و قەدری هەمووی قتراحێکی ژەگرم هەر کەسێک لە هەر ئاست و مستەوایەکەوە تەرحیکە. نوخبەکەش بە نوخبە دانانم هەتاکو ئەم منهەجەی کە دامان ناوە وەرینەگرێت. 16 کتێب لە خوارەوە منهەجی خوارەوەی کە ئاستی یەکەمی ڕۆشنبیری دینی بە دیتی ئێمە بەوە دەست پێکرد، لە ئەزمموی عمری خۆمانەوە هاتووە، لە سەقافەت و دینداری و ئوسولی گەرێتی خۆمانەوە هاتووە. ئەبێ ئەم 16 کتێبە وەرەبگری و ئیمتیحانیشی تیا بدەی، ئەنجا ئاستی یەکەمی ئەمە ئەبڕی بۆ دیدی فکری. دیدی فکریەکەش نزیکی 12 کتێبی ترە. لەبەرێمە هیچ جۆرە پەلەکردنێکمان نییە لە دامەزراندنی زەمینە فکریەکە کە تۆ یەکێکەبی لە نوخبەکانی یان یەکێکەبی لە جەماوەرەکەی کە هەڵی کرد. لەبەرەوە ئێستا پێویستیمان بچی هەیە، پێویستیمان بە تێگەیشتن هەیە کە گۆڕانکاریمان بۆی گۆڕانکاریەکی بەهێز بێ، پێویستیمان بە پشت درێژی هەیە بۆی کۆمەڵکاریەکەمان بەهێزکەین. کۆمەڵکاریەکەشمان سێ ڕوکنە: دید و ڕێ کۆمەڵکاران بزاوت. دید و ڕێ بریتە لەو منهەجە فەلسەفی، لەو دید و تێگەیشتنەی بۆ چوون و پێناسانەی کە هەمانن بۆ هەموو شتەکان. کۆمەڵکارەکانیش بریتە لە ڕێبەر، لە نوخبە، لە جەماوەر. ئەبێت تۆ خۆت تەحدید بکەیت تۆ کامیانی و پاشان بە هەمومان ئەو بزاوتە هەڵەگرین، ئەو استراتیجەتە دیاریەکەین، قۆناغەکانیشمان چۆن ئەبڕین و مەبەستی هەر قۆناغێکە پێکەین. خوای گەورە ئێمەش ئێوەش بکا بە ئەداتی قەدەری خۆی وەسەر خستنی دینەکە. يقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا.